مەترسیدارچی نافرەتی کۆڵۆمبی کە تەنیا 23 ساڵە بە ناوی بووکەڵا دەستگیر کراوە لە ئێستاوە هۆلیوود بەنیازە فیلمێکی لەسەر ژیان دروست بکات. جا مافرەتە جگەلەوەی تۆمەتبارە بە کوشتنی دەیان کەس کەپڵی ڕابردووی خۆشی کوشتووە لە کاتی دەستگیرکردنی نیگایەک بەرامبەر بە کامێرا دەکات وێنە و ڤیدیۆکەشی لە ئۆنلاین دەبێتە ترێندێکی جیهانی. خەڵکی دەنووسن دەبینە پارێزەری لە دادگا خۆمان دەتوانین دەرونی ئەم خانمە چاک بکەین. کۆڵۆمبیەکان دەڵێن ئەم خانمە تەنیا کەسانی تاوانباری کوشتووە، خەڵکی یاسایی نەکوشتووە، بۆیەش کەیفیان پێدێ. من ژیرم بەخێر بێن بۆ 24+ شەوانی یەکشەم کاتژمێر 9:30 و نیوەڕۆی دووشەم کاتژمێر 2-4 خولەک 24+تان پێشکەش دەکەم. بووکەڵەکە کە ناسناوی مەترسیدارترین نافرەتی ئێستای جیهانە. خانمێکە تۆمەتبار کراوە بە کوشتنی دەیان کەس تەنانەت لە ئۆنلاین پێی دەوترێت جۆن ویکی ئافرەتی ڕاستەقینە. جا ئافرەتە بە شێوەیەکی سەرنجڕاکێش لە کاتی دەستگیرکردنی بەدیار دەکەوێت دەبێتە ترێند لە جیهان. کارن ڕۆدریگێس بە لامۆنکا یاخود بووکەڵە دەناسرێت لە 5/12 دەستگیر کرا. تەمەنی تەنیا 23 ساڵە لە گروپی مافیایی لۆس دێ لا ئێمە. زۆری پێ نەچوو دوای بڵاوکردنەوەی ڤیدیۆی لەلایەن پۆلیسەوە کە دەستگیر دەکرێت ڤیدیۆکە دەبێتە ترێند. هۆلیوود بڕیاری داوە ژیانی ئەو تاوانبارە بکاتە فیلمێکی سینەمایی. لە ئۆنلاینیش هەواداران دەنووسن خانمە ئاکتەری ناوبراو پلازا ڕۆڵی ئەو تاوانبارە بجێڕن بەهۆی ئەوەی شێوەی زۆر بەو دەکات. دەستگیرکردنی ئەو ئافرەتە بۆ ئەوە دەگەڕێتەوە دوای ئەنجامدانی هەر کارێکی لە سناپچات سناپی خۆی کردووە، وێنە و ڤیدیۆی خۆی و چەکەکەی بە بەردەوامی بڵاو کردوێتەوە. بەهۆی وێنە و ڤیدیۆکانی لە ئۆنلاین پۆلیسی ئەو وڵاتە شوێنەکە و لۆکیشنەکەی دەدۆزنەوە، دواتریش دەستگیری دەکەن و ڤیدیۆیەکەشی لە ئۆنلاین بڵاو دەکەنەوە، دەڵێن مەترسیدارترین ئافرەتی جیهانمان دەستگیر کرد. کە بیتکۆین بە $100 بوو ڤیدیۆیەکی خۆی تۆمار کرد. ئێستاش گەیشتە سەر و $100,000 هەمان ڤیدیۆ دروست دەکاتەوە. دوای ئەوەی بەهای بیتکۆین $100,000 تێپەڕدا پیاوێک هەمان ئەو ڤیدیۆی خۆی تۆمار دەکاتەوە کەوا لە 2013 کردی. ئەو کات بەهای بیتکۆین تەنیا $100 بوو. ئێستاش ڤیدیۆکەی کردووەتە ڤیدیۆکە دووبارە کردوێتەوە گەیشتوەتە $100,000. پیاوەکە دەڵێ پێم وتن ڕۆژێک دێ بەهای بیتکۆین دەبێتە $10,000. جان پیاوە ناوی ئایزک میلەرە لە ساڵی 2013 لە یوتیوب ڤیدیۆیەکی خۆی کرد. دڵخۆش بوو کەوا بیتکۆینی کڕیوە بە $100 ئەمریکی. ئەو ڤیدیۆکەشی لە ژوورێکی بچووک لە 9 دومی ماڵەکەی بڵاو کردوێتەوە. دوای 11 ساڵ ئەو پیاوە هەمان ڤیدیۆی خۆی دەکاتەوە. ئێستا گەیشتووەتە $111,000. ڤیدیۆکەی لە زیاتر لە 5 ملیۆن جار لە یوتیوب بینراوە. ئێستا بۆتە ئەستێرە ڤیدیۆکەشی ترێندە لە جیهان. ئەمجارە نامەیەکی دیکەی بەجێ هێشتووە دەڵێ دەتان بینمەوە کاتێ بیتکۆین گەیشتە $1,000,000. هەمان ڤیدیۆ دووبارە دروست دەکەمەوە تاوەکو زیاتر باوەڕ بکەن. هەر قسەکردن لەسەر دراوی ئەلکترۆنی. ئافرەتێکی 22 ساڵان بە ڤیدیۆیەکی سێچرکە بەهای دراوە ئەلکترۆنیەکەی بۆ $500 ملیۆن بەرز کردەوە و بە 20 خولەک هێنایەوە $6 ملیۆن. خۆشی چەند $1,000,000 قازانج کردو لە ئۆنلاین هێرشێکی گەوری دەکرێتە سەر. داوای دەستگیرکردنی دەکەن و دەڵێن ئەمە دزێکی گەورەیە. لە تۆڕی ئەکس کچێک هەیە بە ناوی هێلی ویلچ بە هاک 2 دەناسرێت. بەهۆی ڤیدیۆیەکی بەناوبانجی لە سەرەتای ئەم ساڵ کە وشەی تفکردن بەکاردێنێ دەبێتە ترێند کچەکە هاک 2 ئاخود بە ناوی هاک 2 دەناسرێت. دوای بەناوبانگ بوونی و دانانی پۆدکاست و دروستکردنی سۆشەڵ میدیا کە تەمەنیشی تەنیا 22 ساڵە توانی دراوێکی ئەلکترۆنی بۆ خۆی دروست بکەم. چەند کەسێک هاوکاریان کردووە. ناوی لە دراوەکە ناوە هاک 2 کۆین واتە دراوی تفەکە. جام کچە ڤیدیۆکەی خۆی لە تویتەر بڵاو کردەوە. تەنیا 3 چرکەیە گوتی ئێستا کۆینی هاک 2 بەردەستە. خەڵکی بە خێرایی کڕیان. بەهاکەی بۆ $500 ملیۆن لە مارکت کاپ بەرز بووە. تەنیا 20 خولەکی خایان 90% تۆکنی ئەو دراوە لە بازار هێنرایە دەرەوە. واتە کشاوە و سەحبیان پێکرد. وای کرد خەڵکی پارەیەکی زۆر لەدەست بدەن. خەڵکی دەڵێن ئەم گروپە هەڵساون بە ئەنجامدانی ئینسایدەر تریدینگ واتە لە ناوەخۆ کڕین و فرۆشتنیان پێوە کردووە بە شێوەیەکی دەستکاریکرا و سناعی بازاریان جوولادووە. خۆشیان درۆیان لەگەڵ خەڵکی کردووە ملیۆنان $شیان لە خەڵکی دزیوە. جا لە ئۆنلاین بە تایبەتی لە تویتەر یاخود ئێکس پۆستەکانی یەک کچە کمیونیتی نۆتیان لێ دەدرێت لەسەری دەنووسرێت ئاگادار بن ئەم کچە درۆ دەکەن پارەتان مەفەوتێت.
جا وانەیە وەرگرتن لەم ڕووداوە ئەوەیە لە ئۆنلاین بە تایبەتی لە سۆشڵ میدیا کەسێ دەتوانێت بەکارێکی لەو شێوازە ملیۆنان دلار لە خەڵکی بدزێت خۆشی ون بکە بۆیش داوا دەکرێت ئەو کچە دادگای بکرێ و بکرێتە نمونە. بابەتێکی دیکی ترند لەم هەفتەیە ناوی محەممەدە لە دوو ناوچەی بریتانیا ژمارە یەکە کە زۆرترین منداڵ ئێستا لەو دوو ناوچەیە کردایك دەبن ناو دەنرێن محەممەد کە بێگومان ناوی پێیانبەرمان دوودی خوای لەسەر بێت. BBC بریتانی ڕایگەیاند بەپێی بێدوادواسوونێکی ئەوان لە ئینگلاند و ویلز زیاتر لە 4600 منداڵی نوێ نامراوە محەممەد لە 23 بۆ 24. ژمارەکە لە زیادبوونە پێشتر ناوی نۆوا کە دەکاتە نوح لە بریتانیا ژمارە یەک بوو زۆرتری منداڵ ناوی نوحیان نەوا بووە ئێستا ناوی محەممەد لە تۆپ دەناوە لە وڵاتە لە کوڕان محەممەد هاتۆتە پێش نوح لە کچان ناوی ئۆلیڤیا کە ژمارە یەکە BBC دەڵێ ناوی محەممەد بە سپێڵی جیاواز بە هەبوونی ئی لە پێش دی کۆتایی و بە هەبوونی ئەی لە پێش دی کۆتایی هەردووچیان تۆپ 100 بەناوبانگترین ناون لە مێژوویە وڵاتە بە ماوەیەکی خێرا پەریسەند بێت. بەپێی وەبسایتی The Pundit پێشبیری دەکرێت زیاتر لە 150 ملیۆن کەس لە جیهاندا ناویان محەممەد بێت بەهۆی زۆربوونی ژمارەی مسلمانان لە جیهاندا و مسلمانبوونی دانیشتوانی گۆیزەوی بە تایبەت وڵاتانی ڕۆژاوە ناوی محەممەد کە ناوی پێیانبەر دوودی خوای لەسەر بێت لە زیادبووندایە لە جیهاندا. وێنەیەکی نوێی زەوی مانگ بڵاو کرایەوە ناسا چەند وێنە و ڤیددیۆی نوێی بڵاو کردەوە کەوا مانگ و زەوی بێکەوە نیشان دەدەن. زاناکان دەڵێن زەوی زیاتر و زیاتر بەرەو بیابان دەڕوە لەوەی سەوستر بێت. جا ماوەیەکی یەکجار زۆرە ناسا وێنەی وای زەوی نەگرتووە زەوی وەکو تۆپێکی خڕ نیشان بدات. تەنان لە وێنە نوێیەکان مانگیش نیشان دەدرێت. وێنەکان لە چرکە ساتێک گیراون مانگ و زەوی ڕووناک دەردەکەون وێنەکان نزیکەی سێ کاژمێرێکی خەیاندووە تاوەکو گیراوە مانگ لە زەویەوە تێپەڕ دەبێت و ناسا بە کامێرایەکی تایبەت بە ناوی ئێرت پۆلیکرۆماتیک ئیمیجن کامێرا وێنەکانی گرتووە. مانگ کەوتوتە نێوان سپیس کرافتەکە و کامێرەکە لەگەڵ زەوی بە ڕەنگێکی خۆڵەمێشی و تاریک دەردەچێ و زەویش بە هەبوونی کۆمەڵە جوڵەیەکی هەور و کەش و هەوا لە باگراون بەدیار دەکرێت. وێنەکان لە ئۆنلاین زۆر بڵاوکرانن کە جوانترین وێنەی زەوی مانگ تاوەکو ئێستا لە 1969 تا ئێستا گیرابێ ئەم وێنانەیە کەوا گۆی زەوی بە تەواوەتی دەرچووە. ناسا لەسەر ISS بەردەوام پەخشی ڕاستەخۆی زەوی دەکاتەوە لە ئاسمان بەڵام گرتنی ئەو وێنانە ئاسان نابێت چونکە سپیس کرافتەکە لە شوێنی دەبێت دیاریکراو بێ مانگ لە شوێنی دیاریکراو بێ و زەویش لە شوێنی دیاریکراو بێ ماوەی گرتنیان زۆر سنووردارە بەهۆی هێزی چێشکردن و خولانەوە و سوڕانەوەی زەوی و مانگ و بە دەوری یەکتر و هەردووچیان بە دەوری خۆردا گرتنی وێنانە ئاسان نییە. ڕۆناڵدۆ تەنیا بە یوتیوب نەوەستاوە تەنیا بە کۆکردنەوەی ملیارێک فۆلۆوەرز لە سۆشڵ میدیا نەوەستن ئێستا بۆتە سپۆنسەری سەرەکی یاریەکی نوێ کارێکی تۆپی پێە یاریەکە بە ناوی UFL بە خۆڕاییە لەسەر پلەیستیشن ئەکسبۆکس بڵاوکراوەتەوە یاریەکە لە جیاواز لە FC یاخود فیفا سیستەمێکی نوێی تۆپی پێ لە ناو گەیمینگ دەخاتە ڕوو کە بە خۆڕاییە خۆ دەتوانین تیپێک بۆ خۆ دروست بکەێت لەگەڵ یاریزانی دیکەش یاری بکەێت هەرچەندە تا ئێستا ئەو کەسانی کە کردویانە دەڵێن یاریەکە زۆر باش نییە و پێویستە زیاتر کار لەسەر بکرێ بەڵام یاریەکە بە خۆڕاییە و بەردەستە ئێستا پارەی تێناچێ وەکو FC $50 نادەی دەتوانی بە خۆڕایی تاقی بکەیتەوە. گەر ڕۆژانە قاوە بخۆیتەوە لەوانەیە چەند ساڵێک تەمەنت درێژتر بێت. نوێترین توێژینەوە لەلایەن دەستگای پاراستنی خۆراک لە ئەوروپا دەری دەخات ڕۆژانە لە نێوان 200 بۆ 400 میلیگرام کافاین لە قاوە وەرگری ئەگەری هەیە بەلانی کەم 2 بۆ 4 ساڵ تەمەنت درێژتر بکە. قاوە یان کۆفی یەکێکە لەو خواردنەوانەی زۆرترین توێژینەوە و لێکۆڵینەوەی زانستی لەسەر دەکرێت بەهۆی ئەوەی خواردنەوەی ڕۆژانەی زیاتر لە 2.8 ملیارد کەسە بە پێشبینی کراوێت. جا نوێترین توێژینەوە دەنووسن درێژبوونەوەی تەمەن کارێکە مرۆڤ دەتوانێت تا ڕادەیەک دەستی تێیدا هەبێت گەربێت و تەندروست بژێ بەڵام بێگومان پیربوون بەرەز مرۆڤ نییە کارێکە هەردەبێت ڕوو بدە بەڵام خواردنەوەی قاوە کاریگەری لەسەر کەمبوونی خانەکانی شێرپەنجە دڵڕاوچێ و نەخۆشەکانی دڵ کەمبوونەوەی جەڵدەی دڵ و دەماغ هەیە کە چەند نەخۆشیەکن گەورەترین مەترسی ساڵانە لەسەر ژیانی مرۆڤەکە. جا زاناکان دەڵێن گەر قاوەی باش بخۆیتەوە ئەگەری توشبوونت بەم نەخۆشیانە کەمتر دەبێتەوە پێشبینی دەکەن بەگشتی 2 بۆ 4 ساڵ قاوە بخۆی کە خۆشم ڕۆژانە 2 بۆ 4 شۆت ئەسپرسۆ دەخۆم بەڵام فکر لە تامەکەی مەکەن تەنیا قاوە بخۆن.
مانگێک و چەند ڕۆژێک ماوە تیکتۆک لە ئەمریکا قەدەغە بکرێ گەربێت و نەفرۆشێتە کۆمپانیایکی ئەمریکی تیکتۆک تا ئەمڕۆژ پازەی دوازە دەڵێن خاترمان بگرن نایفرۆشین بەڵام قەدەغەشمان مەکە حکوومەتی ئەمریکاش ویستی ئەم بڕیارە بگۆڕێ بەڵام دادگای ئەمریکی بڕیاری کۆتایی داوە دەڵێن نەخێر نایگۆڕین و بڕیارەکەش جێبەجێ دەکرد لە سەرەتای ئەم ساڵ کابینەی جۆ بایدن بڕیاریدا گەربێت و کۆمپانیای بایدانس تۆڕی کۆمەڵایەتی تیکتۆک نەفرۆشێتە کۆمپانیایکی ئەمریکی کە خۆیان چینین لە بەرواری 19 مانجیەکی 2025 ئەپەکە لە ئەمریکا قەدەغە دەکرێت جا نزیکەی 12 مانگ بەسەرم بڕیارە تێپەڕ حکوومەتی ئەمریکا لە دادگا ویستی بڕیارەکە هەڵبۆشێنێتەوە بەڵام دادگای ئەمریکی بڕیارەکەی بە چالاکی هێشتووەتەوە دوازەنگی ئاگدارکردنەوەیان بۆچی نردووە بۆ بایدانس نردووە گەرنەی فرۆشن دەیوەستێنن جا ڕاگررتی تیکتۆک لە ئەمریکا ڕاستیخۆ کاریگەری دەکاتە سەر پێگەی ئەو تۆڕە لە جیهاندا چونکە ئێستا لە بەشێکی زۆری وڵاتان دەیانەوێت قەدەغەی بکەن بەڵام نیان کردووە بەڵام گەربێت و لە ئەمریکا قەدەغە بکرێت وڵاتانی دیکەش دەست بە قەدەغەکردنی دەکەن هۆکاری قەدەغەکردنی تیکتۆکیش بە پێی کەیسەکەی دادگای ئەمریکا بێت زیینی داتای خەڵکیە وێنەی خەڵکیە تێکدانی هۆشیاری ئەمریکیەکانە و شوێنێکە بە بەردەوامی هەواڵی ساختە و ناڕاست زیاتر بڵاو دەکاتەوە وای لێهاتووە هەواڵە ڕاستەکان بە ساختە ببیدرێن ساختەکانیش بە هەواڵی ڕاست سیر بکرێن دەڵێن بایدانس دەستی تێدا هەیە فیلمێک لە ساڵی 2115 لە ئۆنلاین بڵاو دەکرێتەوە و ئێمە نایبینین بەڵام نەوەکانی داهاتوو دەیبینین جا چۆن ئەوەی دەیڵێم ڕاستیە و فەیک نییە فیلمێک بە بەشداری ئەکتەری هەرە بەناو بانک وەکو جۆن مۆلکڤیچ بە ناوی 100 ساڵ بەرهەم هات لە فەڕەنسا وێنەی گیراوە فیلمەکە لە ئۆنلاین ئەپلۆد کراوە کات دانراوە لە ساڵی 2115 خۆی بڵاو بێتەوە واتە ئەو فیلمە ئێمە نایبینی بەڵام نەوەکانی داهاتوو دەتوانن بیبینن فیلمەکە لەلایەن ڕۆبرت ڕۆدریگەس کاردەرهێنانی بۆ کراوە ئەکتەری بەناوبانگ جۆن مۆلکڤیچ ڕۆڵی سەرشتیدا دەجێڕێت فیلمەکە کورتە فیلمێکی 45 خولەکی خەیاڵی زانستیە باسی چەند زانایەک دەکات 100 ساڵیان پێدەچێت بۆ دروستکردنی بەرهەمێک فیلمەکە تڕێلەری هەیە پۆستەری هەیە ئامادە کراوە لە 91 ساڵی دیکە لە ئینتەرنێت بڵاو بکرێتەوە گەربێت و جەنجی جیهانی سێم بێگومان دروست نەبێ ئینتەرنێت لە ناو نەچێ آخر زەمان نییە ئەداهاتوو نەوەکانی داهاتوو دەتوانن ئەم فیلمە ببین خەڵکی چوونە بەردەرگای ماڵەکەی وتیان ئەو ڕۆمانە تەواو بکەم لە هەر دەرچوونێکی بۆ دەرەوەی ماڵەکەشی ماوەی 14 ساڵە خەڵکی پێی دەڵێن کاچی من ئەو ڕۆمانە تەواو بکە ئەویش هەر دەڵێ وا خەریکم کەچی لە نوێتین دەرکەوتنی دەڵێ وەڵاهی لەوانەیە تەواوی نەکەم و بمرم جۆرج ئار مارتن نووسەری ڕەسەنی چیرۆکی گەیم ئۆف ترۆنز 14 ساڵە خەریکی نووسینی دوا ڕۆمانی گەیم ئۆف ترۆنزە بە ناوی The Winds of Winter بایەکانی زستان کە چیرۆکی وەرزی 6 بۆ 8 زنجیرەکە دەجێڕێتەوە تا وەرزی 5 زنجیرە تەلەڤیزیۆنیەکە لەسەر ڕۆمانی ئەم نووسەرە دروست کراوە بەڵام لە دوای وەرزی 5 واتە دوای مردنی جۆن سنۆ ئەم نووسەرە چیرۆکەکەی نەکردوێتە ڕۆمان بەڵکو زنجیرەکە هەر بۆ خۆیان چیرۆکیان درێژە پێدا واتە لە ڕۆمانەکانی ئەو پیاوە هێشتا جۆن سنۆ مردووە جا لە نوێتین دەرکەوتنی جۆرار مارتن کە ئێستا ملیۆنێرە بەهۆی بەناوبانجی زنجیرەکەی دەڵێ پێم بڵێن ئەو ڕۆمانە ناتوانانی تەواو بکەن وە لەوانەشە ئەوان ڕاز بن من نازانم پێم وایە دەمرم ناتوانم تەواوی بکەم بەڵام جارێ زیندوم هەشتا هەردەی نووسم جۆرار مارتن لە 2010 خەریکی نووسینی ئەو ڕۆمانەیە بە قسەی خۆی تاوەکو ئێستا 1500 دانە مانسکریپتی بۆ نووسیوە دەڵێ جاری وا هەبووە هەفتەیەک بێک حیوارەوە ماوەم یەک دایالۆگم نووسیوە سڕیمەتەوە چەند جارێک دیمەنی تەواو هەرف دڕاندووە و دووبارە نووسیمەتەوە دەمەوێ دواکارم بێ و بۆ مێژوو میراتی من ئەم کتێبە بمێنێتەوە دایکی ڕاپەری بەناوبانگ ئەمەنێم لە تەمەنی 69 ساڵیدا کۆسی دوایی کرد ئینتەرنێتیش کاردانەوەیەکی گەورەی بەرامبەر هەبوو جا بۆچی دایکی ئەمەنێم وا گرنگە ئەمەنێم لە سەرەتای 2000ەکانەوە سەرەتای بەناوبانگ بوونی بۆ ئەو دەگەڕێتەوە چیرۆکی خۆی و دایکی کردووەتە ڕاپ و گۆرانی کەوا دایکێکی خراپی هەبووە بەردەوام بێهۆش بووە تەنانەت حەبی نەخۆشی داوەتە کوڕەکەی بۆ ئەوەی نەخۆشی بخە زۆر نەجوڵێ و قسە نەکە ئێمەنێم لە گۆرانی پاکردنەوەی ئەسکە پەیکەرەکانی ناو دۆڵابەکەم هێرشێکی توندی کردوتە سەر دایکی پێی دەڵێ هەرگیز ناهێڵێ نەوەکەی خۆی کە کچی ئەمەنێمە بیبینێ بە وێنە وا نیشانیش دەدا دایکی دەنێژێ جا دایکی ئەمەنێم کوڕەکەی دایە دادگا بەهۆی ناوزڕاندنی بە $25,000 لە دەروی دادگا پێکاتن بەڵام دوجار ئەمەنێم پەشیمان دەبێتەوە
لە ساڵی 2013 ئەمنێم لە گۆرانی هایلایت داوای لێبوردنی لە دایکی کرد کە لە گۆرانەکانی پێشووی هێشی کردوتە سەری جنێوی پێداوە. لە گۆرانەکە کە دوجارە باسی دایکی کردووە دەڵێ خۆشم دەوێ و شانازیت پێوە دەکەم دەزانم ت زەحمەتێکت چەشت بۆ گەورەکردنم. چێڕۆکی ئەمنێم لەگەڵ دایکی و هاوژینی ڕابردووی وەکچەکەی وای لەم ڕاپەرە کرد ببێت هێچێت لە بەناوبانگترین هونەرمەند لەسەر ئاستی جیهان وای لێ هات وەکو ڕاپەر زۆرترین کۆپی لە ئەلبوم و گۆرانەکانی بفرۆشێت. هەموو هاوادارانی لە تەواوی جیهان دایک و کچەکەی و هاوژینەکەی دەناسن. ئێستا ئەمنێم خۆی تەمەنی 52 ساڵە خاوەنی هەرو کچەیە کە ناوی هەیلیە لە ماوەی ڕابردوو هاوسەرگیری کرد. ئەمنێم بەشداری لە ئاهەنگەکەی کرد و هەمان هەڵەی دایک و باوکی دووبارە نەکردوێتەوە بۆتە باوکێکی باشتر بۆ ئەو کچە تاقانەی. ئەم شەکرە بەناوبانگە شێرپەنجە خێراتر دەکە و پزیشکەکان دەڵێن ئیدی کەمتر بیخۆن. شەکری فراکتۆس دەڵێن وەکو سوتەمەنی موشەکە بۆ چالاکردنی خانی شێرپەنجە. کەمکردنەوەی ئەو جۆرە شێرپەنجەیە دەبێتە هۆی کەمبوونەوەی نەخۆشی بە تایبەتی لاوازکردنی خانە شێرپەنجەیەکان. جام شەکرەی فراکتۆز لە چی هەیە؟ زانکان دەڵێن لە زۆر شت هەیە تەنانەت بە شێوەیەکی سروشتی لە ناو میوەکان هەیە شەربەتەکان تان هەندێک کات لە سەوزەوات و هەنگوینیش هەیە بەڵام سروشتەکەی زیانێکی گەورەی لێ نەدۆزراوەتەوە. بەڵام دروستکراوەکەی کە لە دروستکردنی کێک و دۆنەت و شیرینەمەنەکان بەگشتی بەکاردێن دەڵێن کارەساتێکی گەورەیە زۆر بیخۆی تووشی چالاکردنی خانە شێرپەنجەیەکانت دەبی. ئەمە فیلمێکی خەیاڵی زانستی نییە ڕاستیە بۆ یەکەم جارە لە مێژوودا وێنەیەکی ڕوون و ئاشکرای ئەستێرەیەکمان هەیە لەگەلە ئەستێرەیەکی دیکە. ئەم ئەستێرەیە ناونراوە WHG 64 دەکەوێتە گەلە ئەستێرەیەکی دراوسێمان بە ناوی مێگەڵانتی گەلاکسی کە نزیکەی 16,000 ساڵی ڕووناچی لێمانەوە دوورە. ئەم سوپەرجایەنتە ئەستێرەیە 2000 جار لە خۆری ئێمەش گەورەترە دەیکاتە یەکێک لە گەورەترین و ڕووناکترین ئەستێرەکان تا ئێستا مرۆڤ لە بۆشایی ئاسمان چاوی پێکەوت بێت. جا وێنەکەی هەر لەسەر زەوی گیراوە بە تەلسکۆپێکی گەورە و زەوەلاح بە ناوی یوروپیان ساودرن ئۆبزەتۆری تەلسکۆپ. زانکان بە بەکارهێنانی نوێترین تەکنۆلۆژیای تەلسکۆپ توانیویانە ئەو وێنەیە ڕوونەی ئەو ئەستێرەیە بگرن. ئەستێرەکە شێوەیەکی هێلکەیی هەیە دەوروبەری بە گاز و خۆڵ دەورە درراوە. ئەو تەلسکۆپی ئەو وێنەی گرتووە 4 لولەی هەیە و 8 مەتریشی لولەکەی درێژە. ئاوێنەی تایبەتی پێوەیە بۆ وەرگرتنی ڕووناچی لە بۆشایی ئاسمان بە زانکان دەڵێن دەتوانن بە بەکارهێنانی داتای ورد ماتماتیکی بتوانن ئەو وێنە ڕوونانە بگرن. جام وێنەیە چەند سوودێکی زانستیشی دەبێت تێگەیشتنی زانکانە بە ڕووی گردون و ئەستێرەکان باشتر دەکە مۆدێڵی ژیانی ئەستێرەکان لە کاتی دروستبوون و مردنیان نیشان دەدا وەروان نیشاندانی مادە قورسەکانی گردون زانیاری نوێتر دەربارەی سەرەتای گردون چونکە ئەم وێنەیە ڕابردووە 16,000 ساڵ ڕووناچی لێمانەوە دوورە واتە ئەو چرکەی وێنەکەی لێگیراوە ڕووناچەکەی دەگەڕێتەوە بۆ 16,000 ساڵ لەمەوبەر چونکە ڕووناچی کاتی پێدەچێت تا دەگاتە سەرزەوی تا جا بە ئاسانی بۆتان ڕوون بکەمەوە بۆ نمونە خۆر کە هەڵدێ تیشتی خۆر بەهشت خولەک دەگاتە چاوەکانی مرۆڤ لەسەر زەوی. نمونە گەر خۆر نەمێنێ دوای 8 خولەک ئێمە هەست پێ دەکەین کەەوە خۆر نەماوە چونکە ڕووناچی کاتی پێدەچێت تا دەگاتە چاوەکان. زانای ژاپۆنی خەریکن ئەو ڕووناچی خۆر بکەنە سوتەمانی هایدرۆجینی تا لە داهاتوو پێویستیمان بە بنزین و گازوایل نەبێت خەونە گەورەکەی مرۆڤایەتی بێتە جێ ئاو لە ئۆتۆمبیل بکرێ و مەشینەکان کار بکرێت. وەبسایتی یاهو نیوز دەنووسێ هەندێک زانایی ژاپۆنی خەریکی دروستکردنی تەکنەلۆژیایەکن پەری پێدەدەن کە دەتوانێت ئاو شی کاتەوە دوو هایدرۆجینەکە جیا کاتەوە لەگەڵ تیشتی خۆر لێکی بدەن و بیکەنە سوتەمانی هایدرۆجینی. ئەو پرۆسەیە زانستیە بەکارهێنانی کارلێکی کیمیاییە کەەوە ئۆکسزین و هایدرۆجین لەناو ئاو جیا دەکاتەوە دواتر بە مەچینەیەک بەرهەمی دەهێنن وزەی لێ دروست دەکەن. زانکانی ژاپۆن دەڵێن هێشتا کاریان ماوە بەڵام زۆر بە باشی هاتوونەتە پێش بەهۆی سودوەرگرتن لە توانەکانی تیشتی خۆر تێگەیشتنیان لە چۆلەتی وەرگرتنی تیشتی خۆر و جۆڵانی ئەو وزەیە چاچکردنەوەی پاتریەکە. لە داهاتوێکی نزیک دەتوانن تانچی پڕ وزەی هایدرۆجینی بەرهەم بێنن کەوا وەکو سوتەمەنیەکی پاک بۆ ئۆتۆمبیل و مەچینەکان سوودی لێوەربگرن. کەوتنی چەند بەردێکی بۆشایی ئاسمان ئاسمانی ڕووسای ڕووناک کردەوە کە هەندێک لە بەردەکان وەکو بەردی ئاگری لە ئاسماندا وێنەی گیرا ئەوە بەرزەویش کەوتن بەڵام هیچ زیانێکیشیان نەبوو. جا خەونی ئەو کەسانە
خەونێکە بەردێکی بچووکیش بێ بەسەر ئاسمانەکەیدا بڕوە کۆی کاتەوە پارەیەکی باشش بکە لە باکووری ڕۆژڵاتی سایبیریا و رووسیا خەڵکی لە نیوەشە و هاتنە دەرەوە ئەو دیمەنە سەرنجڕاکێشەیان بینی بە مۆبایلەکانیان وێنەیان تۆمارکە کاتێک چەند ئاسترۆیدێک بە قەبارەی 7 سانتیمی بەرگە هەوای زەوی دەبڕن دەکەونە سەر زەوی دیمەنەکان لە ئۆنلاین بڵاوکراونەتەوە لەم هەفتەیە ترێن بوون خەڵکیش ئیرەی دەبان دەڵێن بۆچی لە وڵاتی ئێمە ئەم شتە ڕوونادا هەر دەبێ یان لە ئەمریکا ڕوودا یان لە رووسیا ئەم دیمەنانە ببین. خۆشەویستان 24 پلسم پێشەشکردن تا یەکشەمەی داهاتوو بەخوای گەورتان دەسپێرم خوداتان لەگەڵ.